ئارامی سەرکردە لە ساڵی 1940 لە سلێمانی لەدایک بووە. لە سەرەتای لایەتیەوە تێکەڵاوی کاری سیاست و دنیای ڕۆشنبیری بووە و بە لێزانی و لێوەشاوەی خۆی توانیوێتی لە ڕیزی پێشەوەی خەباتی لاوان و خوێنکاراندا بێت. ئارامی سەرکردە کەسایەتیشی هێمن و ڕەوشت بەرز و پەسەندی لە نێو کۆمەلگادا هەبووە و ئاسۆی بیری فراوان بووە. لە کۆنگرەی سەرتاسەری قوتابیانی عێراقدا لە ساڵی 1969 بە ئاشکرا و تەواوەتی ڕۆڵی کاریگەر و پێداگری لە سەرخواست و ئاواتی قوتابیان دەرکەوت کە لە ناو هۆڵی کۆنگرەدا ڕوبەڕووی پیاوانی ڕژێم لە یەکێتی نیشتیمانی قوتابیانی عێراق وەستایەوە و لەگەڵ هاوڕەکانیدا نوێنرایەتی قوتابیانی کوردستان کشانەوە و هۆڵی کۆنگرەیان بەجێهێشت. شەیدارام ڕۆژنامەنووسێکی چالاک بووە و لە ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردوو چەندین بابەتی بەپێز و بەکەڵکی لە ڕۆژنامەی هاوکاری بڵاو کردوێتەوە. هەروەها خوێنەرێکی جددی و بەردەوام بووە. بەهۆی شارەزایەتیەکەیەوە خزمەتی زۆری بە بزافی وشە و ئەدەبیاتی کوردی کردووە. لەگەڵ لاپەڕەی سیاسەتی دەرەوەی ڕۆژنامەی هاوکاری و دواتریش ڕۆژنامەی برایەتی لە کۆتایی ساڵی 1970 و سەرەتای ساڵی 1974 بە گۆڕانکاریەکانی سیاسەتی جیهانی ئاشنا بووە. لەو ڕۆژەوە سەبارەت بە زۆربەی ڕوودا و بەسەراتەکانی ئەو ڕۆژگارە وتار و شیکردنەوەی هەبووە و ڕای خۆی دەربڕیوە. ساڵی 1975 کە یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرا، شاسواری نەمەر توانی بیسەلمێنێ کە یەکێکە لە سەرکردە دیار و کاریگەرەکانی ناوە حیزبە نوێیە. کاتیشیش بڕیاری هەڵگیرساندنەوەی شۆڕشی نوێ لە ساڵی 1976دا درا ئەو ئامادە بوو پێش هەمویان بچێتە شاخ و چەکی بەرەنگاری هەڵبگرێ. بەڵام هەلومەرجی ئەو کاتە وا پێویستی دەکرد کە بەنهێنی لە شاردا بمێنێتەوە و سەرقاڵی بەهێزکردنی ڕێخستنەکان بێت. لەو بوارەشدا توانی شانە و ڕایەڵەکانی ڕێخستنی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان فراوان بکات و دەستەی پێشمەرگەی سەرەتایی ئامادە و گۆش دەکرد و ڕەوانەی گۆڕەپانی خەباتی نوێی دەکردن. مانجیدەی ساڵی 1976 کاگارام ڕووی کردوتە شاخ و لەو قۆناغەشدا بە ئارامی گەشەی بە شۆڕشداوە و لێزانانە توانی بەردی بەناغی کاروانی نوێ لە بەرەنگاربوونەوە دابنێ. ئەو ماوەیی کە شەیدارام لە شاخ بوو، تفەنگ و قەڵەمە بە بڕشتەکەی هاوتای یەک بوون بۆ هەردوو قۆناغەکەی خەبات. بە نهێنی چاپخانەیەکی سەرەتایی لە ناوچەی قەرەداغدا نابوو، بەیاننامە و بڵاوکراوەکانی شۆڕشی دەنووسی و چاپ دەکرا. هێندە بە بەرنامە و وردبین بوو لە کارکردندا، توانی بووی خەڵکی هەموو ناوچانەی کە پێیدا دەگەڕا و ڕێبازی شۆڕشی بۆ ڕوندەکردنەوە باوەڕی تەواویان بە وتە و قسەکانی کاگارام دەکرد و دڵسۆزی و خۆشەویستیشی لە ڕادە بەدریان بۆی هەبوو. بۆیە بە شەهیدبوونی وەک چۆن سەرکردایەتی یەکێتی و شۆڕش کەلێنێکی گەورەی تێکەوت، ئاواش خەڵکی کوردستان بە تایبەت ئەو ناوچانەی کە لە نزیکەوەدایان ناسی کۆستی گەورەیان کەوت و دەرونیان هەژا بەو هەواڵە دڵتەزێنە. شاسوار جەلال سەعید ناسرا و بە ئارام مانجی 11 ساڵی 1940 لە گەڕەشی حاجیحانی شاری سلێمانی لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی بەسەرکەوتویی بڕیوە تا ساڵی 1964 لە بەشی میکانیک کۆلیژیاندا زەری زانکۆی باغدا وەرگیراوە. بەڵام بەهۆی کەمی توانای بینایی چاوەکانی وەرگرتنەکەی ڕەت کراوەتەوە و بە ناچاری چوەتە کۆلیژی بازرگانی و لە ساڵی 1969 بۆ 1970 تەواوی کردووە. ئەندامی چالاکی یەکێتی قوتابیان بووە. لە ساڵی 1970 یەکێک بۆ لە دەستەی دامەزرێنەری کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان. هەروەها لە ساڵی 1974 وەک نوێنەری سکرتەریەتی یەکێتی قوتابیانی کوردستان بەشداری کۆنگرەی لاوانی جیهانی لە مۆسکۆ کردووە. لە ساڵی 1976 دوای گرتنی شەهید خاڵە شیهاب و هاوڕەکانی کاگارام وەکو سکرتەری کۆمەڵە ئەرچی ڕاپەڕاندنی شوکارەکانی کۆمەڵەی لە ئاستۆ گرتووە. پاشان چۆتە شاخ و یەکەم دەستەی پارتیزانە چەکدارەکانی شۆڕشی نوێی دروست کردووە. دواتر لە ساڵی 1970 بۆ باندامی مەکتەبی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵام مەخابن لە ڕۆژی سیوێژی یەکی ساڵی 1970 لە گوندی تەنگی سەری ناوچەی قەرەداغ کەوتە بۆ سەی جاشەکانەوە و شەهید کرا.